ئاگاداریەک لە زمناکۆوە بۆ ئازاد 1700 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. بەردەڕەش دەواازەی ڕاپەڕینی بادینان سڵەوەی بەردەڕەش جەماوەری خۆڕاگر پێشمەرگەی قارەمان پارێزگەری گەل و خاک ئێستا مژدە لە دوای مژدە دەگات شار لە دوای شار ڕزگار دەبێت سرودی ئازاری و سەرفرازی دەڵێن بەڵێ ئەمەیە دەنگی ڕاستەقینەی جەماوەری کوردستان کە کوردستانیان کردوتە بورکانێک لە ژێر پێی دوژمن و داگیرکەری کوردستان دەنگی ئازادی جەماوەری و دەنگی تفەنگی پێشمەرگە بۆ تا ئاواز و سرودی سەرکەوتن ئەمڕۆ 12 ڕۆژی ڕاپەڕینی بەردەڕەشە کە وەکو دەواازەی ڕاپەڕینی بادینان ناسێنراوە دوێنێ هەولێری دێرین هەولێری هۆڵا کۆبەزێن هەولێری قەڵا و منارە گەردەنی ئازادی ماچ کرد ئاڵای سەرکەوتن و ئازادی دایە دەست بەردەڕەشی سەربەرز بەردەڕەشش کراسی بووکێری کردە بەرخۆی و شاخی ڕەش و ڕووباری غازر سەری خۆی بڵند کرد و مژدەی دایە بەردەڕەش و هاوڵاتیانی هاواری کرد و وتی ئەمڕۆ 12 بەردەڕەش ڕزگاری بوو دەواازەی ڕاپەڕین لە هەموو بادینان شارەکەم بۆ خۆڕاگریت بۆ سەرفرازی چی بڵێم ئەها ئەمڕۆ 30 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕینت لە دڵە و ماس دەکەم بە دەنگێکی شۆڕش گێرانە هاوار دەکەم لێت پیرۆز بێت شارەکەم ڕزگاربوونت لە ژێر زۆم و زۆرداری ئەی بەردەڕەشی سەربەرز و خۆڕاگەر بەردەڕەش ئەفسەر هەڵداناتە پیرۆز خەنڵا گولێن تەژ باغێن بەهەشتێ بەردەڕەش ئەفسەر هەڵداناتە پیرۆز خەنڵا گولێن تەژ باغێن بەهەشتێ